کە بە شێوەیەکی ناساندنی کتێبی جەلال تاڵەبانی و هەڵدانەوەی چەند لاپەڕەیەکی مێژووە کە لەم ڕێوڕەسمەدا دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی بڵاوی دەکاتەوە. کتێبەکە چاوپێکەوتنێکی سەرۆک مام جەلالە لەگەڵ ڕۆژنامەنووسی لوبنانی غەسان شەربل لە ساڵی 1998 کە لە گۆڤاری وەسەد بە 4 زنجیرە لە ژمارەکانی 355 و 356 و 357 و 358 بە زمانی عەرەبی بڵاو کراونەتەوە. نووسەر و وەرگێڕ شاهناز هیرانی دوای 25 ساڵ لە بڵاوبوونەوەی بۆ زمانی کوردی وەریگێڕاوە. هاوکات کتێبەکەش لەسەر ئەرکی دەرباز کۆسڕەت ڕەسۆڵ چاپ کراوە. مێژوێکی پڕشکۆی هەواڵ مام جەلالە سەرۆک مام جەلالە بۆ من جێگەی شانازی بوو کە من ببمە وەرجێڕی یەکێک لەو چاوپێکەوتنە گرنگانی کە بایغێکی زۆر گرنگی هەیە، بایغێکی مێژووی زۆر گرنگی هەیە بۆ ئێمەمانە من ببمە وەرجێڕی ئەم کتێبە، چونکە لەم چاوپێکەوتنەدا سەرۆک مام جەلال تیشتی خستۆتە چەندین ڕوودا و ئەحداس و وێزگەی زۆر گرنگ، نەک تەنیا هەر لە هەرێمی کوردستان بگرە لە عێراقیشدا کە خۆی تێدا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە، یان بڵێم بە جۆرێک لە جۆرەکان لە هەموو ئەو ڕووداوانەدا خۆی کارکتەرێکی بەرچاو بووە. لە چاوپێکەوتنەکەدا سەرۆک مام جەلال باز لە چەند قۆناغێکی مێژووی سەرۆکەکانی عێراق و هاتنەوەی بەعسیەکان بۆ سەر حکم لە ساڵی 1968 و لە کاری حیزبیشدا باسی ئاشتبوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ باڵی بارزانی و چۆنیەتی بە ئەندامبوونی ئیدریس بارزانی و مەسعود بارزانی لە پارتی دەکات و بەشێکی تری چاوپێکەوتنەکەی باسی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ دەرەوە دەکات کە چۆن دۆزی کوردی بە دنیای دەرەوە ناساندووە. هاوکات زۆر باسی دیکەی نهێنی و ڕوژاندووە. ئەم کتێبە پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد حەمەدەمین پێشەکی و بەدواداچوون و پەراوێزی بۆ خستنەڕووی بەڵگا مێژووی و بۆ پشتڕاستکردنەوەی زانیاریەکانی سەرۆک مام جەلال نووسیوە. لە ڕێی مەکتەبی ناوەندی ڕاگەاندنی هەولێرەوە بەندەڕاست پێدراوە وەک کەسێکی ئەکادمی، دوایەوەی کە وەرجێڕانە کوردیەکەی لە بۆ کرابوو کە پێداچوونەوەی لە بۆ بکەین، لە دوای ئەوەی کە من پێداچوونەوەکەم بە وەرجێڕانەکە کرد کە لە ڕووی زمانەوانیەوە وەرجێڕانێکی باش بووە، دیقەتی تەواوی تێدا بوو، هەموو زانیاریەکان وەکو خۆی پەیامەکە گەیەنرا بوو، بەڵام هەستم بەوە کرد کە ئەم بابەتە ینی پێویستی بەوە هەیە کە پەراوێز بۆ زیاد بکرێت لەبەرەوەی لە هەندێک شوێندا هەندێک شتی نادیار و نامۆ هەبوون کە ئەمانە دەبایە ساغ بکرێنەوە و هەندێک ڕووداوی دیکە هەبوون کە ڕەنگە پێویستی بەوە بن زیاتر قسەی لەسەر بکرێ. سێ کتێبی کەیشوان لەبەردەستا هەیەکیشیان بە هەردی داری تەمە کردومانە بە تورکی، هەمووی تەواو نەبووە بە زمانی تورکیەوە بڵاویەکەینەوەنێ، هەروەها بە هەر عینی دیداری تەمەن تەرجمەی ئینگلیزیمان کردووە، ئەوش بەشێکی کەمی ماوە، ئەویش کە تەواو بوو ئەوش بڵاوەکەینەوە، هەروە ئەوەی وتارەکانی مام جەلال لە خاکە لە گۆڤاری خاکە کە وتاری نووسیەوە شتی کردو هەموو چاپ کراوە، دەستگای ڕاگەیاندنی یەکێتی کردوێتی، بەڵام لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ دامەزراوەی مام جەلال. هەرچەندە هەوڵی زۆر دراوە بۆ کۆکردنەوەی سەرجەم چاوپێکەوتن و دیدارە ڕۆژنامەوانەکانی سەرۆک مام جەلال لە قۆناغی جیاوازەکانی تەمەنیدا، بەڵام هێشتا نەتواندراوە تەواوی بەرنامە و چاوپێکەوتنەکانی لە ڕۆژنامە و گۆڤار و ڕاگەیاندنە جیهانیەکاندا کۆبکرێتەوە. ئێستا دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی لە هەوڵی جددیدایە بۆ کۆکردنەوەی تەواوی ئەو دیدارە گرنگانە و وەرگێڕانیان بۆ زمانی کوردی. هێمن کەمال، کورساز نیوز، سلەیمانی.